دستم بر بابی ای وی 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 بارانا باغوان غازی کرنی کی بود مردم بی جانانا مارنگاز بو بدستی حی ای وی وی لم بارانا اری دستیان لیمدا 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 ذی لیمدا جیگا پنجی یارانا براس مران چاویان جوانا بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە بووین بە میوانی ئێوەی هێژا بەڕێزان بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە ئەم جارە ڕووی کردوەتە ناوچەی سەرشیوی مەریوان و ئاوایی گەشتیاری گەوێڵە ئێمە لە ئاوایی گەوێڵەین ئێوەش هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیای ئەمشەو لە ئاوایی گەوێڵە ببینین فەرموون گەوێڵە لە بەخشی سەرشیوی مەریوان لە 35 کیلومتری شار قەراری گرتووە عرضم لە خزمەت تا بێ جەمعیەتمان تقریبی 130 تا 40 نەفەرە بێ خانەوارمان تقریبی 40 تا 45 خانەوارین ئیسە وایە جاران تقریبی 70 تا 80 ماڵ بوو ئیسێ کۆچیان کردووە و لە شاردا ئانیشن عرضم لە خزمەت تا بێ دێهاتەکانی دەور و بەرمان ئاوایی دوو پلورەس بەردەڕەشەست تۆسوورانە قەمچیانە ئاوایی شاسوارە ئاوایی وشکەڵانە قامی شەڵەس ئەمە دیهاتەکانی دەوروبەری ئاوایی گەوێڵن بەڵام ئیسێ خەڵک بەڕاستی بە زۆری لەم ئاوایی ئێمە ڕوویان کردووە لە کاری دامداری خەریکی حیوانداری و ئاژەڵ بەخێوکردن زەویەکانتان بەراون یا دێمە وڵات زەویەکانمان بەراویژمان هەیە و دێمیژمان هەست ئاوەکەی لەکەوە دێت وڵی ئاوەکەی ئێمە زەویەکانمان زەویەکی زۆر مەشهورە زۆربەی خەڵکی احتمال بێژم کوردستان بە زۆری بزانێت چون بەخاطر وێژم کوردستان ئێمە ئافشارێکمان هەیە بەناو ئافشاری قەڵبەز جیهانیە لە ئاوەکەی لە دەشتی دەشت و مێڵەوە تەهیە ئەبێت ئاوەکەیژی زۆربەی ئاوەکان کە فەرمووت لە کانیا و لە چا تەهیە ئەکرێت بۆ زەویەکان چەند کانیاوتان هەیە وڵات کانیاوەکانمان زۆرە لە دەشت و مێڵە تەقریبی 12 تا 15 کانیەکمان هەست بەڵام چایشمان زۆرە چایش کە خەڵکن هەر کەس بۆ خۆی لە ناو زەویەکان خۆیانە چایان دەرهاوردووە و ئیسپادی لەکەن بۆ کاری ئاویاری زەویەکانیان بۆ بەرئاوەکانیان معماری و کردنەوەی ماڵی ئاوایی گەوێڵە زۆر تایبەتە ئێستاش هێشتا بڕێکی هەروە ماوە بڕێک نە هەر هەمووی ماوە بەڵام بەداخەوە ڕووخاون وشکە کەڵەکە یان نا مەلا توشتیشیان وڵا کاکەیان قبلەن دیوارکردنی ئێمە دیوار بەردیاندانا دوای بەردەکەش کەمێک قڕیان ئەکرد بەسەریا و ئەڕۆیشت هەرتا ئەو پەڕۆ چینێک بێژین چینێک قڕیان ئەخست و دوای قوڕەکەش دووبارە بەناکە ئاهاتەوە جا بە ڕەحمەت بێت حاجی محەممەد خوا ئینشاڵڵا عەفوی کا فەوتی فەرمووە لەگەڵ ئەو کاکسەعە ئەوان زۆربەی دیواری ئاوایان کردووە و بەو شێوە دیواری ماڵەکانیان ئەچنی و لە ناوەش لە ناوە کە سواقیان ئەدا گڵیان ئەهاورد گڵەکە دایان ئەناسێ شوار ڕۆژێک و کایان ئەکرد و دوای کاکردنەکە ئاهاتن دەسەی ژنانیان هەر کەس بۆ خۆی خانەوادەی خۆی ئەیان شێلا دووسێ ڕۆژێک و دوای دووسێ ڕۆژەکە ئاهاتن ماڵەکەیان پێسواق ئەدا بە دەست کارەفێق شوێنە خۆشەکانی گەوێڵە کوێن کەژ و کۆسارەکانتان یان دەشت و دەرەکانتان ناویان چییە هەرچەند کە قەڵبەز و ئاوشاری تافگەی گەوێڵە ناسراوە لە هەموو شوێنێک حەزەکەم
باشتر ناوەکانی فەرمونکە کوێن وەڵاهی ئێمە هەردمان زۆرە شوێنهایەکی دیدەنیمان زۆرە وەکو بۆ نمونە ئابشارەکە کە جەنابتان فەرمووتان دەشتی دەشومێڵمان هەیە کێفی گردە ڕەشمان هەیە عەرزم لە خزمەت تابێ بەرزەڕێمان هەیە دوو مزبڵاخمان هەیە شوێنهایەکی دیدەنی وەکو خۆش و خەڵک بێ لە نێوی دابنیشە دەشومێڵێت کانیەکانی ئاوایش ئەگەر هەر عرضەکەم کانی مەلا حسینمان هەیە کانی خانممان هەیە کانیەکەی ئاوایی مەشهور بەوە کە ئیسفادەمان لێ کردووە بۆ حەوز و مزگەوتی ئاوای ئەوەمان هەیە کانی چاوگانمان هەست ئەمانە کانیەکانی یسەکە من بیرم بێ کەمێکیان نەک زۆریان حاصڵاتی کشت و کاڵی ئاوایی گەوێڵە چییە یان زۆرتر چیتان هەیە هەم باخەکانتان هەم زەویە کشت و کاڵیەکان وەڵی لە باخات و قسە بکەین زۆربەی باخاتی ئاوایی گوێزە عرضم لە خزمەت تابێ ترەیە عرضم لە خزمەت تابێت قەیسیە شێڵانە ئەمە باخات بەر و بۆمی زەوی و ئەمانە وەکو جۆ و گەنم و نۆک ئەمانە بەرداشتی زەویەکانی ئێمە لە کشت و کاڵە هەرمێ گوڵاویمان هەیە و هەرمێ ڕەشەیشمان هەر هەست لە تیشیەکان وشکیشیەکان ئەوە ئێمە هەر بۆ نمونە من دایکم لە ماڵە خۆی لەتی کردووە و ئێمە چاوەڕێ خۆشاوێکە بین خۆشاوێک من قاڵت پێدەم لە ماڵ خۆمانە هەم لەتکە بە زوانی دایکم دروستی کردووە هەم هەرمێ و لەتکە هەرمێ و هەم لەتکەی سێفیژی دروست کردووە معماری و شێوەی کردنەوەی ماڵەکان لە کوردەواری زۆر تایبەتە سێ کەرەستەی سەرەکی وەکو بەرد خاک نەقش و دۆرێکی تایبەتیان هەبووە بڵێن لە بڕێک شوێن وشکە کەڵک بووە بینی چینی بەردەکان هیچیان تێ نەکردووە بەڵام لە ئاوایی گەوێڵە بینی چینی بەردەکان هاتوون گڵیان گرتووە قڕیان گرتووە و حاجی محەممە و خوا لێی خۆش بێت یەکێ لەو کەسانە بووە کە بەنا بووە وەستای ماڵکردنەوە بووە و زۆرێک لە ماڵەکانی ئاوایی گەوێڵە دەستکردی وەسا محەممەون کە بەداخەوە چەند ساڵێکە کۆچی دواییان کردووە ئەڕۆن چەندیمەنێک لە معماری و شێوەی کردنەوەی ماڵەکان لە ئاوایی گەوێڵە لە ساشیوی مەریوانە بینی فەرمی وەرێ جەرێگەمێ هەڵە دێڕێ مزانێکی ملا دەڕێدایە هەیەمۆی غەم و حەسراتە منەیە لە دووری لەیلایە دەردێ لە منێ ڕەشی ئەسمەر بۆ دمردم ناسکە دڵبەر جیان لەسەر باڵای تۆیە و من لە دنیا بوومە دەربەدەر ئەرێ دەربەدەر وەرێ جەرێگمێ هەڵە دێڕێ بەدایابان و کوژتاری چەنەیە جێژوانەیە ئەم لەگەڵ کرد بەرپایان ژێرە و دووداری بەڕێزان لە کوردستان بە گشتی دوو تەریقە هەیە بڕێک ڕێوڕەسم و بەرحاڵ زکر و عیبادەتی تایبەتی خۆیانیان هەیە ئێستاکە ئێمە لە ئاوایی گەوێڵین لێرە لە خزمەت حاجی خەلیفە ساڵحی جام سەحەر کە خۆیان خەڵکی ئاوایین و تەریقەی قادرین لەگەڵ یانەوە توێژێکی کورت و پاشان
گوێگرین بۆ زکرێکیان حاجی گیان ئەم کاتەوە باش دیار و باش وەختە بەخێر بێ ئینشەڵا لە خزمەتە بەخوا لە ئاوایی گەوێڵە چەند دەروێش هەن وڵای لە ئاوایی گەڵە دەوردە دەروێشێکین تەکێتان هەیە نەوەڵا قوربان تەمامان ئینشەڵای سە بیکەینەوە ئەگەر خوا بیکا وەرزی ئێرشادیش دەستی پێ کردووە ئێوە ناڕۆن بۆ ئێرشاد وڵا خۆم دوو دایرە چوون دارێ حاجی جافر لە وەیسە و دەرە ناکە ئەوانە لە خزمەت یاون تا هاتینۆ تەرخانەوە لێەوە ئەو تەواو بوو ئیسەی دایرێ خەلیفە مەحمووی سەڵەسی و حاجی حەمە زەمان و چەند خەلیفەیەکی ئێسرا ئەوانە تەشریفیان ئیمڕۆ قەرارە بێتە گوێزە کوێرەی لای مەریوان منیش ئیمڕۆ هاتمە سەدا ئیشەڵا ئەگەر خوا ڕێخا ئێوارە ئەچمە بۆ خزمەتیان وە ناو دایرەکە 3 ڕۆژیان ماوە یا 4 ڕۆژی ئەوجێتەوە تێکی حاجی شەم هەموو لە مەریوانە تەواوە بێ ئیشەڵا بەیاخەکەتان ها لەکوێ بەیاخمان هابێت هەر یاخی کام تەکیە تەکیەی هین سەڵاسیە بەڵێ دوایی جاران خۆ سێشەمە و پێنجشەمە هەیە ئێسش هەرێ قوربان لە دێکانە لە شارەکان جزێ مەریوان سێ چوارتەکیاتە لە تەکیەکانە سێشەمە جمعە ئەلحەمدولیلا زکر بەردەوامە و نایفوتێنی ئینشاڵڵا چی و حازر کردو بۆمان چیمان پێشکەشەکەی بۆ ئێمە بۆ هەموو ئیمانداران و ئەوانەی کە لایەنگر و ئەوانەی کە خۆشەویستی تەریقی قادرین وڵا خۆ من سەوادم نییە بەس هەر لە ئەوەڵۆ بە شێعر و ئەوانەی هینم کردووە علاقەم بووە ئیسێژ حەزەکەم ئینشەڵا شعرەکان بۆ خوێنمەوە بە کۆمی خوا و پێغەمبەر و پیری تەریقەت مدد يا مدد يا غوثي قيلاني مدد يا مدد يا غوثي قيلاني أولاد الرسول شايك زنزاني الله حي الله بد الله كان ولا قافياك رسول الله كان ولا قافياك رسول الله كان يا رسول الله يا خير البشر فيك كارك ميداني مشر الله حي الله يا الله لبيك يا رسول الله يا سلام عليك يا رسول الله يا سلام عليك هێما و نمادی مانەوەی ئێمە و هەر گەلێک بڕەشتە وەکو زمان وەکو جلوبەرگ وەکو فەرهەنگ و کولتور و دابوونەریت بەداخەوە لە زۆر شوێنە ئەو شتانە نەماوە ئێمە لە ئاوایی گەوێڵین کچە خنجیلانەکانی ئاوایی گەوێڵەش یوسرا ئۆسرا و ڕۆژین جلی کوردیان لەبەر کردووە جلی کوردی ڕەنگی و ڕەنگاوڕەنگ و ئەمڕۆ لە بەرنمەکەی ئێمەن دیمەنێکی جوان و ڕازاوەیان پێکێناوە ئێمە زۆر سپاسیانەکەین کە بەشدار بوون لە بەرنمەکەی ئێمە بۆ هیوایەکە مناڵان هەر لە مناڵیەوە جلی کوردی لەبەر بکەن و پارێزگاری لە فەرهەنگ و دابوونەریتیان بکەن بەخێر بێن بۆ ئاوایی گەوێڵێ لە ئاوایی گەوێڵە لە ناوچەی سەرشیوی مەریوان لەگەڵ حاجی حسێنی دینپژوو لەسەر ئاوایەکەیان و ژیان لە سەردەمانی زووە قسە و باسەکەین حاجیگیان وەختو بەخێر بێ قوربانگیان بەخێر بن سەر چاو یاخوا بەخێر بن ئینشاءڵڵا یاخوا بەخێر حەل لەم ئاوایە لەدایک بووی قوربانگیان بەڵێ ساڵ تەمەنتە 6 ساڵە
بێەوەی بیەخوا تۆزێ باسی سەردەمی گەنجی خۆتمان بۆ بکە ئەو کاتانە خەڵک چۆن بوو هاوماڵی چۆن بوو چۆن ژیانیان بەسرە برد ڕۆژ لەگەڵ ڕۆژە ناشکوری بەخوا من نەبێ بەلا خراپیەوەچێ ینی لە وەختێکی وا ئێمە هەر بەشی ئەو ئێوارەمانە ببووە ینی ئەمانوی تر پاڵشای سەرتەختی چیتانەکە کار و کاسبی چی بۆ وەخت کار و کاسبەکە ینی لە وەختی هاوینە ئەچوین پەرزن بەدەنێ ئاڵب دوورین و ئاڵب هانینەوە ئەوانە ئیتر لە ئەم کەژوکێوە چی بوو؟ ئاڵپی ئەم کەشوکێوە وەڵا کەما بوو مازۆتە قەمزلۆ بوو مەنێ بوو گژوگیا بوو ئەماچکیشی بوو خۆ وڵا قارچکی زۆر بوو پیچکی بوو ڕێواسی بوو هەمووی گشتێکێوانیە پیچک لەکوێ هەست لە کام هەرتانە لەم هەردی پێڵێن دوو مزبڵاقانی کۆن ڕەحمان قازی ئەمانە هەمووی گشتێکی پیچکاویە ڕێواسی هەیە کنیواڵی هەیە کاشمەی هەیە وەنێم حاڵ حازر ئیستەکانێ نەیماوە میلەتەکە زۆر بوو گژوگیای نەماوە بۆ خواردەمەنی هاوماڵی خەڵک چۆن بوو بە یەکۆ واللهی هاوماڵی ئەو وەختە سەو بەرابەر ئیسە بوو ئیسەش لەخوا بە زیابی ئەم دێمە شکر باشن گەلە دار و گەلە درە گەشتێکە کەرارە وڵی یەک ماڵ لێی بخۆمیایە دوا ماڵەکەیە چون درێویان بۆ کرد ئاڵپیان بۆ هاانی داریان بۆ هاانی حتا بانیان ئەماڵی گشتێکیان بۆ کرد حتا ئێمە بەناو ئەو کاکەم حەمەوە کە ئیسە بێداشتی خۆمانە هاتووە بۆ ئێرە هەرزەکار بووە حتا کوێ خەڵکی ئەم دێ ئێمە هەتا کۆمەکیان پێ کردووە کە ژنیان بۆ هانوێ لەم دێ خۆمانە ئەمجار بێگاریش بوو مەسەن خەڵک ماڵە خەزوران بە کوڕەکان بێگاریان نەکرد واللهی ئەیژیان کە وەلەم کەمتر تۆ نەو کردووە بەرەوەڵە من خۆ بەرەوەڵە خەزانت خەڵکە گەوێڵێ خەڵکی بەناو کۆڵیتی حاجی عەبدوڵڵا چەند جار زستانان لێرەوە لێوداوە بۆ ماڵە خەزوران ینی خۆم چوبێتم بۆ بێ وەڵا لەوەچە ینی لە مانگێکە لەوجە دەڕاچوو بێتم زۆر باشە بێەوەی بیاخوا زەماوەند جاران چۆن بۆ حاجی زەماوەند بە شمشاڵ و بە چەپڵە و بە گۆرانی و بەوانە بووە وە لێمە گینەی بێشتان لەکوێ هاورد هەر لەم دەی خۆمانەتی بوو ئارە وەڵڵە ئەمجار چوارشەمە پێخەسووە چوو پێنجشەمە بووکە ئارە وەڵڵە بەرەوەڵ رازاواییت کردووە تایسە ئارە وەڵا چوو بۆشە ئارە وەڵا زۆر چوو حاجیان دەست خۆش بێ یەخوا مەمنون دەست خۆش سەر چاو یەخوا بەخێر بێن سەر چاو ليلى يقول ليلى ليلى يقول ليلى كوربي شيرين ملايو بخوال دوري تويو اي هوار دنقمي درينايو بخوال دوري تويو اي هوار دنقمي درينايو بخوا دنقا كمينايكا اي هوار وكو بخنمي بخوا عارقي قوناو اي هوار بدل دربي نمي ليلى يقول مي ليلى يو كوري في شيرين ملايو بخوا لدوري تو يو اي هوار دنقمي درنايو لە ئاوایەکانە ژنان ڕۆڵی سەرەکیان هەیە لە دابینکردنی پێداویستیەکان شان بەشانی پیاوان خەریکی هەوڵ و تێکۆشانن هەم لە ماڵۆ هەم لە دەروی ماڵۆ لە سەرتەنورێکین دادە سەرگۆڵ و دادە فریشتە خەریکی نانکردنن نانی تەنووری لەگەڵیان ناوتوێژەکەین و بێ ئەوە ناخۆشیش ئەگەر کە دڵنیام خۆڵکیشیان گەرمینە بێ ئەوە ناخۆشیش نان و ڕۆنێکە خۆین دادە فریشتە مانونە لە خزمەتان بەخێر بێن یاخوا سەرچاو بە خێراتنتانەکە دادە فریشتە ژنان زۆرتر لە ئاوایی یا لە ئاوایەکەوە خەریکی چ کارێک وەڵا هەموو کاریەکان شان بەشانی پیاوان نانەکەین خانەداریەکەی هەر دەکەین هەر کارێ بێ کۆمەکیانە لە ناو دەشت و دەریژە کارەکە ئەرا وەڵایکی چەند جۆر نانەکەن نەگرا وەڵا لێرە ئەم نانە تیریە ئەەکەین کەلانە ئەەکەین کەلانە ئەەکەین نانی ساجیشەکەن ناوەڵا نانی ساجی ناکەین تەنووری وەختێکە کەلانەکەن کەلانەکە بە سازی وسەکەین فەقەدە
ئەی کولێرە چەند جۆر کولێرە کولێرە سێ جۆر کولێرە ئەەکەین وڵا کولێرە ئەم شاتە ئەەکەین کولێرە پەنجە کێشیەکەی نەوعێتری ئەەکەین کولێرە شیرینی پێڵێن باشە چی تێەکەن ئەو کولێرەکان وڵا کولێرە شیرینەکە جۆش و ئاگا ببێ شیر و ئەمڕا شاکر و ئێتەوە کولێرە شیر ئەویژە پەنجە کێشێکە پەنجە کێشەکە لەم هاویرە بەستۆ جۆشی تێەکەینەکە جوانتر دەربی بە ماسیش پێوەیە خڵی و جۆشی تێەکەین نەمە قاقڵی وڵا بەکار خڵی و ئەو شتانە ئەوانە بەکار نایەن بەس جۆشی تێەکەین و ماس بە ماس پێوەیە دێنەکە جوان بێ زۆر باشە دوایی خواردنی خۆماڵیانە لە ئاوایەکەیەوە چییە وەکو چێشت و ئەو شتانە بە گوێزیش نەوعێتش دروستەکەن خەروای پێژ گوێز و پیاز لە ماڵەوە لێ بەسەوە دروستیەکەی ئاراوانە وا چۆنە ئادێ پۆم بێژە وڵا خەروایش گوێز و پیازیانین بە یەخۆی وردیەکەین و ئێتر دانەیەکی مەسەلە ئەو دروستەکەین و ناو تاوەیە کەدانێ هەر ئەو کولێرە مەژگەی منتقی هەورامانەوانە نییە با ئەوەیە بە ئێمە وڵێ ئەوەی بێ پێڵێن خەروا لە منتەقە لە منتقی هەورامان پێڵەن گێتە مەژگە بیستمانەویشە بەڵێ بەس لێرە ئەوە پێ دا فریشتە ئەو چێشتە زستانانەی کە بە زستانە دروست لەمە و دۆینەیە و دالوونەیە و قەرە خەرمانە و خەرمان چییە؟ گەنم ئەکوڵێنین و ئەی هاڕین و ئەوە باشە ئەم جار خۆتان دۆینە و شەلەم ئەنێنەوە ئەراوەڵا خۆمان گشتی دروستە لەکوێ شەلەمەکە هێنن شەلەمەکەە ناو شارەین بەس خۆمان گەنبەکەی کوڵێنین و لە منتقی خۆتان گیاشەلەم نییە هەیە بەراوەڵا لێتە لە هەر کوێوەی سێنین و گیاکەی و گەنبەکە کوڵێنین و هەداقە دە ڕۆژدا ئێنین ئیتر لە سەرمانەی نێن و کە وشکۆ بوو هەڵێکین بۆ جاران بەسەر پوونگەوەتان ناوە وڵا ئێستا پووغانی ئێستا بانوشتە وەز گۆڕ فەرمو دەست خۆش بێ یەخوام بەڕێزان ئەمە شاتەیە ئەمە شاتە لە بینی کولێرە و نانە هەیە نە کولێرەیە نەنانە جا ئەم جار هاتوون بەڕۆن کوا ڕۆنەکە بێ ئێوە ناخۆش ئێمە لە سەرتەنورەکەی ماڵی دادە سەرگوڵ و دادە فریشتە کولێرە چۆرەیەک کە بە ڕۆنی خۆماڵیانە چۆرکراوە ئەخۆین کە ببێتە هۆی ئەوە کە ئێوەش بێنە ئاواییەکان و سەردانی ئەو ئاوایانە بکەن بە تایبەت ئاوایی گەوێڵە ئاوایەکی گەشتیاریە خۆشە دیمەنێکی زۆر جوانی هەم بە بەهار هەم بە زستان بڕوا بکەن شوێنێکی زۆر خۆشە شاخاویە لە ناو دۆڵەکایە ئەمجار قەڵبەز و تافگەیەکی بەناوبانگیشەیە لەسەر ڕێگای سەقزیشە لە مەریوانەوە کە ڕێ بۆ سەقز لەوێ ئەتوانن بێن سەردانی ئاوایی گەوێڵە بکەن با من کولێرەکەم خۆم جاران خەڵک هەر لە سروشت پێداویستەکانی خۆیانیان دابی نەکرد ئەوەی تر بەشێک لە ژیانی خەڵک بوو هەرچەند ئێستاکە ئێمە بە هەمومان دژی بڕێک کردەوەین بەڵام سەردەمانی زوو بۆ پێداویستی خەڵک قەڵکیان لێ وەرگرتووە یەکێ لەو شتانە ڕاو بووە
ئێستاکە شتێکی باش نییە ڕاوکردن لەلای ئێمە و هەموو خەڵک دژی ڕاوکردنە و هەر ئەوەش بۆتە هۆیەوە کە تەنانەت زۆرێک گیان لەبەریسە کەم ببێتەوە نەمێنێ بەڵام سەردەمانی زوو ئەو کارەیان کردووە لەگەڵ ئەوەشە کەرەستەکانیان بووە ئێمە وەکو کولتورێکی ئەو سەردەمە باسیەکەین لەگەڵ کاکەریمی جامسەحەر خەڵکی ئەوایی گوێڵە قساکەین لەسەر ڕاوکردن کە جاران بە دێجامە و بە کڵاوەڕێوی و ئێمە باقیشتەکان کاریان کردووە فەرمونەوەیش لەگەڵمان بن کاکەریمیان وەختو بەخێر بێت سلام علیکم یەخوا بەخێر بێن سەر چاو بە قوربانم مەمنون بەخێر بێن یەخوا سەر چاوەکانم چەند ساڵ ڕاوچی بوویت وەڵا قوربان بێژم حدودەن 20 ساڵێکە ئیتر دەستم کرد بەڕا و ئەو وەختە ڕاوکردنی پایزانمان هەیە و بەهارە هەیە و ماکەوەڕاو هەیە و نێرەکەوەڕاو هەیە لە فەسڵی خۆیان و ئەم دێوجامەیشە ئەمە هین مەخصوص پاییزە کەوبوار کە ئەڕوات ئەو دێجامە چی بووەوە ئەو کە دێوجامە دوو دانەداری بۆ دروست ئەکرە ئەو دارانە مەخصوسەن خۆلاسە میترێکوینێک دانەیەکێ دەی لەو قڵفەوە لەو سوچەوە بۆ ئەم سوچێ لەم دانەکەیشانەوە بۆ ئەمەوە کە تون بێت ئیتر دێوجامەکە دارەکان ئەگریت ئەڕۆیت مەسەلەن ئەو پۆلەکەوە هەکاها لەویەوە تۆ دارەکان ها ئەم دێوجامە ڕوبەڕووی ئەگریت ئەویش دەست ئەکا بە چیرکە چیرک و خۆشی لێ یائیتر ئاشتی بەڵێ مار و ڕێویە و ئەمە ئیتر ئەم گوڵوینە و ئەشقی ئەبێت خۆلاسە تۆ ئەچیت نزیکێ بیتۆ و لەو کونەوە مەسەلەن لولەی تاپڕەکە ئەبەیتە ئەو دیوە خۆلاسە مشتیان لێ ئەگرت و پەنجیان لێ ئایتر ئەگەر بە قسمت بۆ چێ بوو کوژایە ئەکوژیا و نێ کوژاییتر هەر بۆجە بوویشی ئەو پۆلەکەوە هەر هەڵ ئەفڕی لە ئەو فیشەکە پێێتەوە نا ئەشقی ئەو دێوجامە بوو هەر بازم ئەو توانی تفەنگتری لێ بخەیتەوە ئەمە ئەوە ئەم کڵاو ڕێویشمانە هەیە ئەم کڵاو ڕێویە خۆلاسە ئەتکرد بەسەرتە کڵاو ڕێویەکە جۆرە ئەیان کرد بە سەریانە ئەمە ئابم جۆرە ئەویشار پێسە ڕێویە ئەمیشە پێسە ڕێویە ئیتر لە ئەمە ئەو فرەتر شاخوبە ئەو گرتەکە لە ناو ئەو شاخ و بەردەوە وەختی ئەڕۆیت ئیشێ شانومەلی دەرنەکەوە فقط ئەمیە دەرکرد وەختی ئەڕۆیت کەوە چاوە کرد ئەوی لێ ئەڕوانێ و دەسەکە بە چیرکە چیرک و ئەیتر ئەو کەوە دەستیە کرد بە چیرکە چیر تۆش لەویەوە فیشەکەکە و مشتی لێگرت و ئەو کوشت ئەو کانە مەسەلەن ئیسێ خەڵک بەو شێوە ڕاو ناکە چون ئاگا بووە سۆ و کەو کوشتن گوناحە و مەسەلەن دابا کوشەمەل ئەن من بێژم 2 ساڵە قەسەم بەخوا خۆمەزانم دوو دەفعە چوون بە کێفە ئەویش بۆ ڕاو نەچوومەکە بێژم بین کە بە بێتاقەتی نە کڵاو ڕێویش و نە هیچیشم نەبردووە زۆرتر پەلەوەر و گیانلەبەری ئەم ناوچەیە چی و چین وەڵا قوربان لێرە ڕێویە و کەروێشکە و ڕێویەوە هەر ناخورێت کەروێشکە و کەوە و کۆترە و ئەمانە هەیە شوێنیشتان بوو بۆ ئێوشتتان بوو ئەوە هەیە مەسەلەن ئەلعانە ئەو کێفە هاها ئەوە گەیە لەوێنا بوو ئەوە لەوێناوە و بەهارە ڕاو من بەهاران حەن نەچوون بە کێفە لە بەهارا ینی بەهارانیش وەختی چون دەعبا بەچەکات گوناحە من خۆم بەوەڵا ڕۆیتوم تماشام کردووە حتا کەروێش لە بنجە گیا خەوتووە ئەوان تماشام کردووە بە وەڵات دڵم ناتووە لێ بدەم یانێ زووتری ژەگەر بۆم ڕێکەوتایە دەیش بواە ئەم کوشتووە لێم ئیترە کافکرم کردووە بەچکەی هەیە و من خۆم مناڵم بۆ پێگەی و بۆ جۆرە لە بەهاران ناو کارە ناکەم بەس درۆیشم کردبێ ئیترە کابێن لە پایزانە ئەمان کرد وەلێم بەهاران گوناحە چون لە نیوەی زمسان بەدواوە مەمنون کاکریمان دەست خۆش مەمنون خواهش دەکەم بە قوربان بم ئەرە ڕۆڵە لایلایە ڕۆڵای شیرینم لایلایە ئەرە لایلایە 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 ڕۆڵای شیرینم لایلایە لە کزای کوردان ئای دەنگم دەرنایە
آي آي أوف ليلى رالا داري لنكا كده داري قزوان لدوري بلد رولا جان دل سرگردان اره رولا جان لاي لاي رولا شیرینمه بره لتو بمرمه تو بکای شیرینمه بره لتو بمرم تو بکای شیرینمه خرمان خمكمي هوا كلباو خرمان خمكمي هوا كلباو شنكر شن ابو كسما ياي دوشني بلاو دا ترسمي بمرمي بجوانا مرقي بيبا مجرقل كسماي نالي دلتنقي هيدا داي بيداد على بده من قاورم دنقينا وزاران نايلا ودور لاوای گوێڵێن لە ناوچەی سەرشەوی و مەریوان ئەچنە لای بنەماڵێک هونەرمەند باوک و فەرزەندێک باوک و کچێک کە بڵێن کاک سێوانی جام شەریاری وە شەهریبان جام شەهریاری شاریبانە کوردی کاک سێوان بە سازی دیوان و شەهریبانیش بۆمان نەخوێنێ گۆرانیمان بۆ خوێنە جا کورت لەگەڵیان قساکەن و دوایی ئەچین گوێگرین بۆ دەنگیان و بۆ هونەریان کاکسێوان ئەم کاتەوە باش سلام هەموو کاتێک باش بەخێر بن خۆش و دەنگ و خۆشە نەزۆر چۆن بوو ڕوتکردە ساز ژەنین وڵای هەر لە مناڵی و خۆم زۆر عەلاقەم بە ساز بوو سازی دیوانیش مەخسووس ئێتر تا ئەم ساڵانەی ئاخری خۆمەکە عەلاقم زۆرتر بوو چوم سازێکم سند و ئەڵبەتە چەند جەلسە چوومە لای کاکاوان کاوان محەممەدی و کۆمەکی زۆری کردم دەستی خۆش بم ئێتر زۆربەی لە ماڵە خۆم کار بە نوت فێربوو یا بە گوێچکە بە نوت کەمێک کارم کرد بەڵام نەک زۆر ئێتر کاکاوان دەست خۆش بم کۆمەکی کردم ئیتر لە ماڵە بە گوشی چەند ئاهەنگە تەمرین حەز بە سازی کێکیت وڵی هەر لە زۆ من خۆشم لە سازی شاریبانە هەو شاریبان کوردی کە کچەکەش مەربەنا ئەوە ناوناوم زۆرش عەلاقەم پێ بوو ئیسە شال مەقسمەت ئەم جار هەر لە لای کاکاوان بۆ ماوەیەک چیتوانی خۆت فێر بوویت ئیسا مەسەلەتی بەسەر سازە زۆر کە نەنەوەڵە هەر ئەو شتانە کە وە گوشی فێر بووم ئەوانەتوان تا ئیسا لە ناو کۆڕ و کۆبوونەوە شتا ئیجراتان کردووە جارە بووەکم لە زرێبارە کردمان زۆرتر کام مۆسیقی ئەجراکە مۆسیقی کام بەشی کوردستان وڵی ئەو ئاهەنگانە کە فێرویست مۆسیقی کرمانجی هەروینی شاریبانە کوردی هەروەڵە بەڵێ چۆن عەلاقەما زۆرتر پێی بوو لەگەڵ شاریبانی شا قسە بکەین شاریبان دەم باش سلام باشی خۆشبی چەندێک گوێ و گرتووە بۆ گۆرانی شاریبان من چەند جار گوێم گرووە لە گۆرانی شەهریبان فرە عەلاقەم پێی بووە بە خاتر ئەوە خۆم دەمەوێت وەکو شەریبان هونەرمەندێکی گەورە بم زۆر زۆر باشە ئەمجار دەنگیش و خۆشە بەڵێ زۆر باش باوکو تا چەندێک توانیوێتی یارمەتی و با کۆمەک و بکە کە بتوانی گۆرانی بخوێنی من باوکم خۆی شعرەکانی بۆ دەنووسیم خۆم دەچووم حەفزم دەکرد اینجا تێک باوکما تەمرینم مەکرد ئیسا فقط گۆرانی کرمانجی زانی بخوێنی یا سۆرانی شەزانی هەم سۆرانی هەم کرمانجی زۆر باشە ئەچین بینەر و بیسەری هونەری هەردوو هونەرمەند کاکسێوان و شاریبان خاتونە بین کە مۆسیقای کرمانجیمان پێشکەشەکەن لە ئاوای گەوێڵە
ئەسکێچم کێچا کوردانم ناوا منێ شەهری بانە ناوا منێ پێرجوانە خوشتری ناوا کوردانە ئەسکێچم کێچا کوردانم ناوا منێ شەهری بانە ناوا منێ پێرجوانە خوشتری ناوا کوردانە بۆ بینینی لاستی بان زۆر بە تاسە و بە ئاواتم تێدەکۆشم بۆ پشکەوتنی ئاوەدانی وڵاتم بۆ بینینی لە ئاستی بان زۆر بە تاسە و بە ئاواتم ئەسکێچم کێچا کوردانم ناوا منێ شەهری بانە ناوا منێ پێرجوانە خوشتری ناوا کوردانە ئەسکێچم کێچا کوردانم ناوا منێ شەهری بانە ناوا منێ پێرجوانە خوشتری ناوا کوردانە زمانێ کوردی پارێزراوی لام هەتاکو ماوەم شیرین و خۆشە زمانێ کوردی خاکم کوردیە ناوم کوردیە زوانم شیرینە زوانێ کوردی پارێزراوی لام هەتاکو ماوەم شیرین و خۆشە زمانێ کوردی لە کوردستان خەڵکی لە ئاواییەکانە لە سروشت کەڵکیان وەرگرتووە بۆ دابینکردنی پێداویستیەکانیان بۆ وێنە خواردنی ئاژەڵەکانیان دابینکەن لە وەرزی زستانە ئاڵف نەبووە ئاڵف کەم بووە هاتوون گەڵایان کردووە لە کۆتایی وەرزی هاوین گەڵاکە ئەبڕن لە بینی دوولپی دارەکانە دایئەنێن تا زستان کە لەوێ بە کۆڵ ئەیهێننەوە یان هەر ئەو کاتە ئەیهێننەوە لە کایەن هەماریەکەن دایئەنێن لە وەرزی زستان ئاژەڵەکان کەڵکی لێ وەرەگرن ئەوە کە ئەیبینن لە پشتسەری من کایەنێکە کە گەڵایان تیا هەمار کردووە کراسیتی کرێشە بە کراسیتی کرێشە کوشتمی خستمی کێشە خانم کوشتمی خستمی کێشە مردم کوشتمی خستمی کێشە کێراستێکی لە بەردا داوێنێک وەک بەڕێمێشە بم تەنکە وەک بەڕێمێشە ئەمەن تەنکە وەک بەڕێمێشە جاران لە ئاوایەکانە خەڵکە ئیتر کار و فرمانیان نەئەما و لە ئاواییە ئەمانۆ بۆ ئەوەی کە کاتێکی خۆش بەسەربرن زۆر جار بە یاری خۆماڵی کایە خۆماڵیەکان کاتی خۆیانیان بەسەرە برد ئیتر تۆزێک ئەگەر هەوا خۆش بووایە بەفر و باران نەبووایە هاتنە سەر بانەکان لەسەر بانە دوایەوە کە بانگردێن بانیان ئەتلان و ئامادە ئەبوو یەکە لەو یاریانە کە یان کرد کەلایەن یان مازولێن بوو ئێستاش ئێمە لە ئاوایی
گەوێڵین ئەمانەوێ لەگەڵ گەنجان و خەڵکیاوایی گەوێڵا کە لایەنێکی بکەین یەکەم کەس کە ئەی خست پیانەوت بەگ پاش بەگ و پاشان کەسانی تر ئەو پوڵەش ئەو سکەیەش ئەو پارەیە کە دایان نا پیانەوت مات ئیتر ئاخرین نەفەرش پیانەوت قڕە قڕەیش ئاخر نەفەر بوو بەڵێ ئەتە ئاخر نەفەر ئەم جارە ئیتر ئەبوو بە بەگ ئەبوو بە ئەوەڵ نەفەر کە لێدا ئیسە بەڵێ پاشبەگیشەوە بوو کە دوای بەگ ئەیوەشە لە من بەرداوە دڵم بریندا و رە بە سێتیرە هاوە بریندا رە بە سێتیرە هاوە بریندا و رە بە سێتیرە چاوکە شاڵم زلف شۆڵ ڕووگەردن بە خاڵم کابرا بە حەیراونت بێجام بریندارم بریندار ئەرێ لێم زیز بووە کە ژاڵەکەم زلف شۆڵ ڕووگەردن بە خاڵەکەم کابرا بە حەیراونت بێجام بریندارم بریندار خۆشەویستان ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو لە ئاوایی گەوێڵە لە ناوچەی سەرشیوی مەریوان بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر و باس و بابەتێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان ئاوا بێ. شال بس الله